هاو نیشتمانان حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان پاش 32 ساڵ خەباتی نهێنی ئەمڕۆ تێکۆشانی ئاشکرای خۆی دەست پێ دەکات. حزبی دموکراتی کوردستان پێگهێنەری کۆمەری مەهاباد یەکەم حکوومەتی گەری کورد لە تاریخی نوێی کوردستاندایە. ئێمە مافی دانانی چارەنووسی خۆمان حەقی تاعینی سەرنوشتی خۆمان دەوێت و بۆ ئەم مافە بە هەموو هێزمانەوە تێی دەکۆشین. سڵاو لە حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبی خۆشەویستی گەلی کورد.